هەمیشە ئیرەیم بۆ پیرەمێردەی دراوسێمان بردووە کە تووشی لە بیرچوونەوە بووە و هەموو خەڵک بە مەلای گەڕێکیشەوە بە ناوی ئەو ژنە بانگەکە کە خۆشی دەویست. بە ناوی خوای گەورە و میهرەبان دەگەڕنەوە دەروێشێک ئاوێنەیەکی شکاوی دۆزیەوە و بردی بۆ لای پیرەکەی، وتی ئەی پیر، ئەم ئاوێنەیە شکاوە بەڵام هێشتا ڕاستیمان نیشانەدا. پیرەکەوتی وەک دڵی ئەم خەڵکی زەمانەیە شکاوە و بەڵام درۆ ناکە. ئەمڕۆ متمانەی نێوان دڵەکان وەک ئەم ئاوێنەیە شکاوە بە گومانی سکرینشۆت پارچە پارچە بووە بە چاودێری ئۆنلاین لێڵ بووە بە فلتەری دیجیتال. کەچی مەولانا فەرمێ متمانە وەک شوشەیە کە شکات دەنگی دێ بەڵام کە دروست بووەوە کەس نازانێ کەی شکا بوو. سڵاوی خوای گەورەتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی چامە. دووبارە خۆم بە خۆشحاڵەزانم کە لەگەڵ برای بەڕێز و خۆشەویست نووسەر و ڕووناکبیر تەلات تاهیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە بۆ درێژەدان بەو بابەتەی کە قوڵاییەکانی لە دڵ و دەرونی چامەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا کرد. ومێ دەخوازم بابەت و تەوەرەی ئەم جارەشمان جێی سکوونەت و ئارامی دڵ و دەرونی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. دووبارە بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بە گەرمی بە خێراتنەوەی بەڕێز تەلات تاهیرەکەم یاخوا بەخێرفێن سپاس دووبارە. سپاس بۆ جەناوت کاکە بیدار. ئوستازی من ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێستا ئێمە بە شێوێکی گشتی لەناو قەیرانێکی قوڵی متمانەیە بەڕاستی ئەژین. ئەم قەیرانە لەلایەکەوە ڕۆحیە و لەلایەکیشەوە بەجددی ئەتوانم بڵێم فەزای ئەو چوارچێوەیە کە لە نێو تەکنۆلۆژیا و ئاشنابوونمان بە دنیای دیجیتاڵ و ئەمانە بۆ دروست بووە. لە چیەوە سەرچاوی گرتووە ئەمە؟ لەوەی کە بەڕای من لەوەی کە مرۆڤ چۆن دەتوانێت لە خۆی ڕازی بێ. مثلەن ئێستا لووتەکان جوانن بەڵام بۆکردنەکان جوانین. ینی دەمی جوانە بینی بەڵام قسەی جوان نبینی. ینی پێشتر دەمەکان هێندە جوان نەبوون بەڵام قسەکان جوانتر بوون. لە خۆ ڕازی بوون یان گەیشتن بە بەختەوەری دوورتر بووە لە فەزای ئێستا. ئەو ئەتمۆسفێرە گشتیەی ئەن گلۆبالیزمەی یان ئەم جیهانیەی کە ئێمە تێداینا بەختەوەری زۆر دوور کردووە مامە بیلال. کاتی خۆی لە گوندێکە لە خێزانێکە بەختەوەری ئەوە بوو بۆ باوشێک کە کوڕەکەی ئێوارە بە سەلامەتی بێتەوە و بەعس ئەزیەتی نەدا. بۆ نووسەرێک ئەوە بوو کە شعرێک بنووسێ و تەبابێ لەگەڵ نیشتیمان و کولتور و مێژوەکەی خۆی. بۆ شانۆکارێک ئەوە بوو کە قسەیە بکە چوار گەنج کە لەو هۆڵەیە دانیشتوون خەڵکەکانی زیاتر خۆش بوێ. وەک گوتم کرانەوەی ئێمە وەکو میلەتێکی دواکەوتوو یان ڕۆژهەڵاتی بەسەر ئەو هەموو نێکست و بەسەر ئەو هەموو با بڵێن ئەو هەموو فلتەرەی یان ئەو هەموو جوانیانەی کە بە فلتەر دەماندنێ جا لە ڕێگەی دوورگەیەکە لە ڕێگەی شارێکە. زانی ئێستا دنیای ئێستا بە من زۆر جاران بۆی دەشوپێنم کە دەڵێی کتێبێک هەیە یان کتێبۆکەک هەیە دائیمەن بەڕێوەبرایەتی گەشتیاری لە شارەکان چاپیەکەن وەکو نامیلکەیەک. مەسەلەن ئەتۆ ئەوەی دەیبینی لە ناو هینە ڕاستەقینە نییە، ئیدیت کراوە. ئینسانی ئێستا لە نێوان واقعی خۆی تێدایەوە لە نێوان ئەو نامیلکەیەی کە دنیای دیجیتاڵی بۆی چاپ کردووە یان پێی نیشان دەدا تووشی اختراع بووە، تووشی غوربەت بووە، لەوەی نازانێت چۆن لە خۆی ڕازی بێ، نازانێت چۆن لە لوتی لە چاوی لە کوڵمەی لە گوێی لە بەژنی. ینی مەسەلەن پێم سەیرە کەسێک لەگەڵ ینی شکلی دەمی خۆی ڕازی نەبێت چۆن دەگرێت لەگەڵ دنیای ڕازی بێ. ینی دۆزینەوەی خۆت یان دۆزینەوەی بەختەوەری بەو مانە دووریەی کە ئێزگار دوورە. یای من ئەگە پورتوگال نەبینم بەختەوەر نیم، ئەگەر لێگزم نەبێ بەختەوەر نیم، ئەگەر دەتەزمیلم نەکردوێ بەختەوەر نیم. ئەمە دنیای سەرمەداری وای کردووە کە بەختەوەری زۆر دوور بێ. لە کاتێکدا لەوەشی هەبێ و بەختەوەریش نەبێ، هەموو شتانەشی هەبێ. دڵنیا بە بەختەوەریش نییە لەبەرەوەی
هەرچی بگاتێ شتیشتر هەیە کە پێی نەگەیشتووە هەرچی بگاتێ کە شتیشترێ پێی نەگەیشتووە زۆر جاران بەختەوەری لە سلاوێکی گەرمایە بەختەوەری لە بۆنی هاڵاوی برنجێکی دایکتەیانی بەختەوەری لە باوەشێکە لە چکلێتەشی دراوسەیە لە جەژنا بەختەوەری زۆر نزیکتر لەوەی دنیای ینی مرۆڤی ئەم سەردەمەلی دەڕوانی مەحوی شارێکی لە فەرمایشتەکان جەناب تا شارێکی مەحوی بیرکەوتەوە ینی زۆر جوانەڵێ حاجەت نەرگسی مەستت بکەم وەسوی بە مەخموری کە چاوێ سوورمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکە ڕحمە لە باب ینی جاران بەڕاستی وەکۆڵێ چاوێکی سوورمە کێشراوی خوایی زۆر سەرنج ڕاکێشتر بوو لەوەی کە ئێستا بە تێبینێک بدەم من طبعاً دژی جوانکاری و قسەکەی ئێمەش هەر لەوە نیە مەسەلەن دژی ئەوە بۆ ئەوە سەرنج ڕاکێشتر بوو ینی بۆچی ئەمە بۆتە باو لە دنیای ئێستا ینی ئێستا من لە بیرما لە هەولێر دڵنیام لە سلێمانیش مەسەلەن نرخە کۆمەڵایەتەکە ئەوە بوو کە تۆ کتێبێک لە دەستا بێ لە بازار ڕاست زوو برادرم هەبوو کتێبیش نەدەخوێندەوە بەڵام بۆ ئەوی نرخە کۆمەڵایەتەکە وەرگێ یان بە وشیاری دانێن یان خەڵک ڕێزی بگرێ مەسەن دووسێ کتێبی لەژێر هەنگڵاو لە ناو دەستا بوو پیاسی دەکرد لە بازار ینی بۆچی دەبێ دنیای ئێستا ینی با بڵێن ئەم دنیاە طبعاً کە تایدا دائیمەن لە دنیای ئێستا خۆتزانی ئەدیبان هونەرمەندان لە هەموو دنیاە وەزیان خراپە ینی وەزیان لە ڕووی مادی نە لە ڕووی جەستەیی نە لە ڕووی گرژی پێدانەوە ئێستا گرنجدانەکان چۆتە شوێنی تریانی چۆتە با بڵێن سنتەرەکان چۆتە چەند سنتەری جوانکاری گرنجەکە لەوێ ینی چۆتە معرەزی سیارە چۆتە دوکانی مۆڤێلا و مەزرعە و دەرەوە شار و ئەوانە ئیتر و کاتێک کە ئینسان نرخی خۆی لەوە کە ئەمەش حەق خۆیەتی طبعاً من لاریم نییە لە مۆدەرنێتەی مادی بەڵام کورد تەنها مۆدەرنێتەی مادی نییە دەبێت مۆدەرنێتە کولتوریەکەش فرامۆژ نەکا یعنی من هەموو جارێ نمونەیەک دێنمەوە بۆ برادەرەکانم یعنی تۆ کە دەچێ وارشۆ شاری زۆر عادیە ینی زۆر ڕەنگە بەقەت وش سلێمانی بێ شارشی ئاسایە ینی کە دەچیە دووبەی یان دەچێت دەوحە دەبینی ئەم شارە شتێکی ترە نیویۆرکێکە بۆ خۆی نیویۆرکەکە بۆ خۆی بەڵام نەدەوحە نەدووبەی 2000 ساڵیت کە شار بن ناگاتە با بڵێن وارشۆیەک کە تایدا کافکا لێ بووە ئەمە نابێتە ساحیبی کافکا دەبێتە ساحیبی ئەندەرپاس و دەبێتە ساحیبی ویلای گەورە و نازانم سیستەمی گەیاندنی گەورە و پێشکەوت و ئەوانە بەڵام نابێتە ساحب بڕۆ دەوحە من دیوە لە بەرلین زۆر خۆشترە بەڵام دەوحە 2000 ساڵی کە شار بێ گۆتەی نابێ کاکە ڕاست لە بەرلین خۆشترە بەڵام بەرلین خاوەنی گۆتەیە یعنی شارێکی وەکو سلێمانی قیمەتەکەی گرنگە ئەندەرپاسە بێ گرنگە با بڵێن ئەپارتمان هەبێ گرنگە جادەی باشە بێ بەڵام بریشمان نەچێ حاجتۆفێق پیرەمێرمان بیر نەچێ کە سەروەت و سامانی ئێمە عەبدوڵڵا گۆران و بێخود و ئەسیری و هێمن موکریانیە ئەوەی کە میلەتانی پێدەناسرێتەوە ئەوەی ئەدیبەکانیانە هونەرمەندەکانیانە یعنی کەس نازانێت لەم سلێمانیە لە ساڵی چلەکان چێ محافظ بووە بەڵام کەس نییە مەولەوی نەناسی وەرە تەحەدا دەکەم بڕۆ ڕاپرسیەک بکەین لە هەولێر بزانم لە پەنجاکان چێ مدیر بەلەدی هەولێر بووە چێ قایم خاوە کەس نازانێت بەڵام محەممەد مەولود مەم خەڵک نێنەی ناسی جی موکریانی خەڵک نێنەی ناسی لەگەڵ ئەوەیان کە دنیای مۆدەرنێتە حەقێکی شەرعی ئینسانەکانە و سوودوەرگرتن لە هەر شتێک کە ئەم ئینسانە پێخۆش حەق خۆیەتی بەڵام لە هەمان کاتدا ئێمە نابێت زمان و کولتور و فەرهەنگەکەمان فەرامۆشکەین بەدڵنیایەوە لە بابینەوە سەر بابەتی پەیوەندیەکانمان لەگەڵ یەکتریا من ئێستا هەستەکەم ینی پەیوەندیەکانی نێوان ئێمە ڕێکوەکو ئەو بەرهەمە خۆراکیانەوان کە لە ناو ژوورە پلاسیکیەکانە گەورە ئەبن بە ڕەنگ و بە شێوە زۆر جوانن بەڵام نەتامیان هەیە نەبوون ینی جاری وا هەیە ڕێت لە شووتێکی زۆر زۆر جوانە ئەکەوێ بەداخەوە نە تامی خۆشە و ینی پەیوەندەکانیشمان ئاوای لێ هاتووە هۆکاری ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە بە دوای شتانێکەوەین کە بەڕاستی زۆر لەسەر و
تەوەقوعاتەکانی یەکترەوەیە یان ئەوەیە تعلقاتێکی زۆرمان بە خۆمانەوە بەستووە کەوا قورسی کردوین ناتوانین بە ئاسانی و بە سوچی لە یەکتری تێ بکەین. جا ئێمە وەکو کۆمەلگای ڕۆژهەڵاتی هێشتان باشین مامە بیلال یعنی هێشتا من دڵخۆشم بە کۆمەلگای ڕۆژهەڵاتی بەوەی کۆمەڵێک با بڵێن ڕێسایی کۆمەڵایەتی تیاماوە من کە دەسمە تعزیەک 800 کەسی لێە گرنگەمە 800 کەس دڵنەوەی من براتەوە کە ئازیزیەکەم لەدەست دەست هەتا ئێستا دراوسێتی ماوە هەتا ئێستا دایک و باوشێتی ماوە هەتا ئێستا غیرەکردن ماوە من یعنی ئەوەی لە دنیا ڕۆژئاوە دەگوزارەیە کە من منداڵەکەم بێتە 18 ساڵ و نەمناسێ یان زەڵتە لێمدا و بڵێەوە ئیشی حکوومەتە ئیشی من نیە و نەچێ بەلامە هەتا ئێستا کۆمەلگای ڕۆژهەڵاتی ماوە بەڵام بەگشتی ئینسانی ئەم سەردەمە لە ڕووی پەیوەندیەوە زلافۆی ژیژک من بیر مەکتێبی زۆر نازداری لەو بابەتە هەیە کە ئێمە چۆن لە پەیوەندی قوڵە ترسین یعنی ئەخیر زارزەنابەت یەکێکت بینی بێ لە ڕێگەی گۆرانیەکەوە گریابێکەیە ئێمە کاتی خۆی لە ڕێگەی کلسوم محەممەد ئەلواب و حەلیم حافظ و من بیرمە ڕۆمان نەبووە من نەگریێنێ حەمەدۆک منی گریاندووە بێسەر پرشتان منی گریاندووە ئۆلیڤەر تویست منی گریاندووە کاتژمێر 25 قوستەتین جۆرجیۆ منی گریاندووە یعنی دەتوانم ئێستا ناوی 100 ڕۆمان بۆ بێنم کە منیان گریاندووە ناوی 100 گۆرانی بۆ بێنم کە منیان گریاندووە یان نەوەکەی منیان گریاندووە خەڵکی ئێستا لە پەیوەندی قوڵە ترسێ یعنی پەیوەندی قوڵ بە یەکسەر لایە بە ئەشە نەکەرەوە ینی ئێستا هەروژن و مێردیش بەیەکەوە ینی هۆکارەکەی چییە کە بەجەستە زۆر نزیکن و بەڵام بەڕۆح ئەوە دوورن لە یەکتری خۆ ڕەنگە بەجەستەش نزیک نەبن وستا بەجەستە ژەر نزیک نەبن بەجەستە بەجەستە من بۆ حاڵەتە ینی چۆنەڵی فسیۆلۆجیەکەڵم بەڵێ ڕاست لە ماڵێکە ئاژین و بەرێکەوتنیان هەر هەیە بەیەکەوە نزیکن لە یەکتری ئەم نەرجسیەتە یان ئەم نەرسیسیەتەی کە دنیای سەرمایەداری دروستیەکە کە ئێمە مەجموعەیە ئەسپین ڕادەکەین هی ئەوە نییە بشەلین چکە ئەوەی بشەلێ دەکەوێت و دەمرێ ڕاستگەی چۆنە ئەم کۆمەڵە ئەسپەیان ئێستا مەسەلە مرۆڤایەتی بۆتە کۆمەڵێک ئەسپێک کە ڕادەکا و دەباتەوە وەچێ ئەوەی بکەوێت کەس ڕەحمی پێ ناکە خۆ دەزانی ینی ئەوەی شەل بێ و ئەوەی تووشی نسکۆوێ ئیتر بەجێ دەڵێن یان زۆر دەڵێن تەڵقەیەکی ڕەحمی لێدەنەوەوانە دنیای ئێستا دنیایەکە کە تایدا مەسەلەن وای تێگەیاندوین کە ئێمە فرسەتی زۆر گەورەمان لە دەستا بۆ نەمان کردووە سەفەری زۆر گەورە هەبووە و دەمانتوانی بیکەین و نەمان کرد ئیتر ئەم نەرسیسیەتایان ئەم نەرجسیەتە ئەم خۆپەرستیە کە لە ئینسانی سەردەما هەیە ئەوجا نەک لە ئینسانەکانە هەیە تۆ ببینە لە بەرپرسەکانە هەیە تۆ ببینە لە وەرزشکارەکانە هەیە یعنی وەرزشکارێک مەسەلەن پارەکەی بەقەت وڵاتێکی ئەفریقیە ئەوەی ساڵانە کەوەری دەگرێت یان ڕیکلامکردنی بە چەندە تێگەی چۆنە یان چۆن دنیا ئەوەی کە باڵێن کە پێ دەڵێن سەردەمی هیچ و پوچی یا سەردەمی ڕووکەشی ڕەنگە ڕووکەشی شیاوتەمی نەمانی وەفاداری نەمانی قوڵی ئێستا مەسەلەن کەس ئامادە نییە بۆ تێگەیشتن لە تێکستێک دوو کتێب بخوێنێتەوە ئەسڵەن بۆ دین يعني حتى كابرا بوتا ئایندار و دیفاع لە دینەکە ئامادە نییە چوار کتێبی بەحری بن عەرەبی بخوێنێتەوە ئامادە نییە چوار کتێبی ئیمامی شافعی بخوێنێتەوە يعني بڕۆ کاکە بخوێنەوە يعني ئێمە لە هەموو شوێن دەرکراوین بەس لە ناو زمان هاین يعني لە هەرچی دام و دەستگای نێو دەوڵەتی ئێمە دەرکراوین تەنانەوە لە دەرچوو لە عێراق و تورکیا و سووریا ژوا خەریکە دەرمانەکەن باشە ئەوەی تێیدا نیشتە جێین ماڵی ئێمە زمانە بۆیە گرنگیدان بە فەرهەنگ بە زمان بە ئەدەبیات گرنگیدانە بە خودیمانەوەمان بە وجودمان لەبەروێ ڕاستە ئێمە دەوڵەتمانە بووە لە ناو شارع دەوڵەتمانەیە ڕاستە ئێمە ڕۆشنگەریمانە بووە لە ئەدەبا ڕۆشنگەریمانەیە ڕاستە ئێمە مەسەلەن باڵێن دنیا بینیەکی ڕۆژ ئاوایانمانە لە شێوەکاری هەمانە بڕۆ شێوەکاری کوردی بگەڕێ دنیا بینیشی زۆر ئەوروپیانە و زۆر ڕۆژ ئاوایانە دەبینیەوە لە حکایەتەکانمانە حکایەتی باڵێن ڕۆژهەڵاتی ڕەسەن دەدۆزیەوە کەواتە بوونی ئێمە وجودی ئێمە ژیانکردن و هەناسەدانی ئێمە لە ناو زمان و فەرهەنگایە گرنگیدان بە زمان و فەرهەنگ ئەرچی باڵێن هەنووکەیی و هەمیشەیی ئێمەمانان و ئەو دەستگایانەشەکە گرنگی بە فەرهەنگەدات منەمەوێ داوا بکەم تێکستێک کە بمان باتەوە ناو قوڵایی ئەم قوڵبوونەوەیە پێشکەشمان بکەیت و گوڵاو پروژێنی ڕۆحمان بکەیت بەسەر چاو خۆش
بەرە بەیانە و سیارەی زبڵەکە هاتۆتە کوڵانەکەمانەوە. گەنجێک بە بەرجی شینی کرێکاریەوە ماڵ بە ماڵ خۆڵ و خاشاک کۆ دەکاتەوە. دەچمە شوێنی ئەو گەنجە و ماڵ بە ماڵ دەگەڕێم. لە هەموو ماڵێکدا وێنەی ئەو پیرەمێردانە بە دیوارەکاندا هەڵدەواسمەوە کە دوای میراتی دابەشکردن لە کەنتۆرێکدا فرێدران. دەرگای سەلاجەی ماڵەکان دەکەمەوە و سەری قوتووی ماسیەکان لا دەبەم و دەسرپێنم دەریام دەریا. نایلۆنێکی زۆر زۆر گەورەم لایە. لە ماڵەکاندا زبڵی ڕقەکان کۆ دەکەمەوە و زبڵی ناحەقیەکانی تێدەکەم. ئەو هەڕەشانەی تێدەکەم بە منداڵەکان دەگوترێن. ئەو توند و تیژانەی تێدەکەم بەرامبەر بە ژنەکان دەکرێن. ئەو جنێوانەی تێدەکەم بە هەولێر و سلێمانی دەدرێن. ئەو نامانەی تێدەکەم کە ماڵ ئاوایی یەکجارەکی تێدایە. لە تەلەڤیزیۆنەکاندا ئەو کەناڵانەی تێدەکەم فرعونەکانمان لێ دەکەنە موسا. لە قاسەکاندا ئەو پارانە دەبەم بە حەرام پەیداکراون. ئەو تفەنگانە دەبەم بۆ شەڕی براکان لە ژێر نوێنن. سیسەمی ئەو ژن و مێردانەی تێدەکەم بە ناچاری لە تەنیشت یەکتر دەخەون. دواتر لە شوێنێکی دوور دوور هەندێک چیلکەی یادەوەری ورد دەکەم بە چەخماخەی بە یەکدادانی ئەو دووبەردەی دایکم لەسەر دۆڵمەی دادەنا ئاگرێک دەکەمەوە و ئەو عەلاگە پڕمێژوە دەسووتێنم. شەو دادێ و بە هیلاشی دەسمە بەردەرگای کەسێک خۆشم دەویست. نایلۆنی ئەو غەدرانەی دنیا لە من و ئەوی کرد هێندە قورسە هەڵناژیرێ دەیکەمە سەرین و لێی دەخەوم. یاخوا دەسەکانە خۆش بێ. عەزیزی من کاکەویلە، ئەم تێکستە ئەم دەقە ڕاستیەکەی بردمیەوە بۆ کۆمەڵێک ینی چیرۆکی جەنابەت. هەندێکشانە گەرچی بڵاوت کردوێتەوە و هەندێکشان بە چرپە لەو دیوی بەرنامەوە پێت بتین. ئەمەوێ بەڕاستی فرسەت لەوە وەربگرم بمان بیتەوە بۆ ناو چیرۆکی عەبدوڵای گوێبە گوارە و ئەو شەڕی کە لە نێوان ڕووکەش و دیوی دەرەوە و ناوەوە هەیە. دواییش بمان بیتەوە بۆ لای عەبدوڵا بۆر و بۆ لای ئەو شێتەی کە دەستی بە هەموو شتێک ئەشۆر تەنها بە ئاو نەبێ. ڕاستەکەی خۆی لە ئەدەبیاتی هەولێرێ بەگشتی بەڕاستی ئەدەبیاتی خەڵکی سەرەوە بوو. خەڵکە ستەمدیدەکەی خوارێ کە لە کوران و تەیرا و سەیدا و سێتاقان وانە دەژیان نەدەکرا بە چیرۆک، بەڵام حاڵەتی زۆر عەجایبی تێدا بوو. یعنی دەیگوت ئەدەبیاتی ئەمریکای لاتینیە. یعنی من زۆر جاران زۆر معجب بە ئەدەبیاتی ئەمریکای لاتینی، چکە زۆر لە گەڕەکەی خۆمەچێ، هەموو شتێک تێدا ڕوودەدا، هەموو شتێک تێدا دەخورێ. یعنی باوەڕ دەکەی حەلاقەکمان هەبوو لە کوران جارە بە تووڕەیی دەیگوت دنیا ڕۆژگارەکەەوە دەڕەشە کەس پێویستی بە ڕەشکردنی پرچی نەمایە. ئەم چیرۆکانە چه عەبدوڵای گوێبە گوارە بێت، چه عەوڵا بۆری گاوەرە بی، چه ئەو کچەی لە ئاسمان هاتەوە، کۆمەڵک خەڵکی ستەمدیدەی خوارێ بوون کە من حەزم دەکرد بیان کەم بە چیرۆک. و ئەو شتێک کە باس کرد وابزانەوە تا ئێستا بڵاوم نەکردوێتەوە. شتێک بوو لە خۆشەویستیان ناوی محەممەد بوو، لە خۆشەویستیان پێیان دەگوت محەممەد ئاغا. ئەو محەممەد ئاغایە بە هەموو شتێک دەستی دەشۆست بە ئاو نەبێ، بەس ئاوی بەرنەکەوی، دەستی ئاوی بەرنەکەوی. برایەکەی من معاون تووبی بوو، جۆجاران بە دیتۆڵ و وانە بۆیان دەشۆرد، بە بەنزین دایان شۆرد، چێشەی نەبوو. بەڵام زۆر جاران منداڵ کە داویست بە سۆندا ئاو بەدەستی داکەن دەگریا و فەقیرە ئەزیەتی دەبووی، مەش دیفاعمان لێ دەکرد. من باوم دایکم با لە دوکان ئەوەی خەڵکی و گەڕەکە نەبوویانەی دەزانی مۆزوع چییە. ئەم کوڕا ئەم شێتە بۆ بە ئاو ئاوا شەوەشە بێ خەڵک نەیزانی. ئەمە ڕۆژی مردنی دایکی مەلای گەڕک زیجی پێسوتایە و سەری کفنی دایکی بۆ کردوێتەوە. ئەم کوڕا
دەستێکی بەدەم و چاوی داچدایەناوە وەکوێ چاوی داخە چاوی داچی داخە لەو لەحزەیەوە کە دەستی بەدەم و چاوی بە ڕوخسایی داچدایە بە سیمای داچدایەناوە پێی وابوو ئەگەر ئاوی بەرکەوی ئەو حساسە دەڕوە ئێمە خۆی تحفەیە ئەمە خۆی چیرۆکە ینی لە کوران مەسەلەن من دایکە پێشمەرگەم دەبینی دایکە پێشمەرگە وەکو پشلم داتە بەرچاو کاکە بیلات وەک چۆن پشی لە بێچوەکانی لە ژێر پلیکانەیەک دەیباتە ژێر پلیکانەیشتر باوەڕ دەکەی ژنە دایکە پێشمەرگە هەبوو دایکە پێشمەرگە دوو مناڵی لای ئێمە دادنا مناڵش لای تۆ دادنا وەکو بێچوە پشیلە تەوزیعی دەکرد بەسەر خەڵکە بەس بۆی کە بەعس هات ئەو کوڕەی لای ئێوە گرت دووەکەی لای منی بە سەلامەت دەرچی یان ئەو دوای لای منی گرت کچەکەی بە سەلامەت لای ئەو دەرچی یعنی ئەم هینە باوەڕ دەکەی زۆر جاران بینیومە خەڵکی کوران تەوان کوران کەلیمەی کوران لەوە دێکە لە کوورەی بڵێ لە کوورەی خشتەوە بڵێ من خەڵکی کورانم دیوە جنێوی بە کوورەچەکان داوازانی کە نەهامەتێک دەبوو کە یەکێک شەهید دەبوو کە پێشمەرگەیەشیان ئەزێدەدا کە ماڵشیان دەڕوخان بینیومە خەڵک جنێوی داوە کە کوورەچەکان ئەوەندە خۆڵیان دەرێناوە بەشی ئەوە نەمایە ئەوەندە قۆڕ بپێوین قۆڕێک بگرینەوە بەقەت ئەو نەهامەتیانی ئێمە ئەمانە وای دەکرد من هەمیشە لە حاڵتەشی درامی بم یعنی تەسەوەر دەکەی جارەوە بە دوو برامان بەیەکەوە ناشتووە دوو برای بچووک حکوومەت کوشتوێتی دایم بن وەکو چماتە پێشچاوی وەکو دوو پیلی باریک پیلی کۆنتترۆل کە چۆن دەخەیە ناو کۆنتترۆلەوە لە تەنیشت یەک دوو پیلی باریک لە تەنیشت یەک یعنی هەر ئەوە مابوو ئاوا تۆزێک دەست لە سینجام دەین و بچێتە تەواو بچێتە قەبرەکەەوە بۆی شوێنی خۆی بگری کەسی دەربینی هیچ ئیش ناکە نەویژدان ئیشەکە و نەکەس بە جواب دی و ئەم کۆنتترۆلە هەر پیلی تێکە و هەرمەیتی تێکە و هەر تەرمی تێکە و هەر ئیش ناکە هیچی پێ ئیش ناکە ینی ئیترەمانە هیم بوون ینی لە ژیانی من ئەم وردە چیرۆکانە یعنی هەمووی تۆمار دەبوون ئەمن ئێستاژ ئەگەر نچمەوە سەر فریکوێنسی درامای منداڵیم ئەو چیرۆکانم بوو نامنووسێ بەڵام زۆرم مەبەست بۆ ئەو خەڵکە ستەم دیدەیە ببنە هیرۆ ببنە پاڵەوان هەر ئاغەکان نەبنە پاڵەوان کەس نابینین داوای تەمەند بکا بۆ ئەوەی کە بژی هەمیشە جاری وایە لە معاناتەکانە ئینسان خوازیاری ئەوەیە کە وەکو مەحوێڵێ ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچوونە گەرچی بۆ سەقەرچی بەڵام چیرۆشێک لای تۆ پێچوانەی ئەمەیە تەمەنی قەرز کردووە بۆ ئەوەی کە زیاتر بشی مامۆستا پەشێو ئەوڵابۆر مەبەستە مامۆستا ئەوڵا پەشێوە لە بەروەی هەر عەبدوڵڵا دەبێتە ئەوڵا خۆشی ئەسمەر بوو ئیتر من کەسم بە شایەنتر نەزانیوە لە مامۆستا پەشێو کە دەرۆزەی خۆشەویستی بکە هەمیشە محتاجی خۆشەویستی بووە بۆ خەڵک بۆ خۆشەویستەکەی بۆ نیشتیمانەکەی هەمیشە لە لێواری فرمێسک و دڵسۆزیا بۆ ئەم گەل و نیشتیمانە بۆ ئەم مێژووە مامۆستا پەشێو پیاوێکی گەورەی ئێمەیە و یەکێکە لە باوکەکانمان باوکی ئەدەبیاتمانیانی جا من زۆرم مەبەست بوو ئەوڵابۆر بکەمە مامۆستا پەشێو بکەمە چیرۆک کە ئەو 5 ساڵ لە گوندی کەنداڵ هیم بووە مامۆستا بووە و شعریشی زۆر جوانیشیە بە ناوی شەوانی کەنداڵ یەکێکە لە تێکستە جوانەکانی کە مندا دەقەکەش بەکارم هێناوە زانی لە منداڵی ئەو شعرم لەبەر کرد باوەڕکە بێخوێنەوە دەڵێ وشەکانی شعری ئەم شەو ڕەوە کۆترێشی سپین لە بەندیخانەی سنگما سەرسامەژین دەنووک لە زامم وەرئەدەن ئاگر لە هەستم بەرئەدەن دەیانەوێ تارای شینی ئاسمان شەخکەن لە دەلاقەی زامێکەوە دەرباز بن و بەڵام دوو دڵم نازانم بۆ بەر پەنجەرەی کامە کەس بەڕڵاکەم کۆترەکانم لە دوای ئەوەی خۆشەویستم پەنجەرەی خۆلی داخستم یەکێکە لە شعرە جوانەکانی شەوانی کەنداڵ خۆشحاڵ بووم زۆر کە توانیمان لە دوو ئەڵلقەیە ئەگەرچی کاتەکە زۆر بواری نین قوڵتر لەسەر بابەتەکان قسە بکەین من شانازیە زۆر خۆشحاڵ قوربانی بۆ من کاتێکی زۆر خۆش و کۆڵێ جوان و جیاواز بوو سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەنابیشت قوربانە خۆشەویستان و ئازیزان لێرەداوە بەم شێوەیە دەینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی چامە مەحوی گوتنی خوداکەی بەسکە بۆ دنیا ئەمەندە ئاین و ئۆین
تەماشاکە ئەحیبا ساغ و ئۆینچی هەموو ڕۆین لەمانمدا نەدیوە حاصڵێ غەیری تەوەحوش من خدا پێدا و ئەوانەی لەم وحوشستانە زوو ڕۆین برۆداگرتنت عشاقی پێچوونە شەرارەی مەرگ دەها مەرگ ئینتیزارێکن بە ئەمرێکی برۆ ڕۆین بە ئومێدەوەی کە جارێکی تر بتوانین بە زمانی ئاماژە لە یەکتر تێبگەین نەگە ئەوەی کە بە ئاخاوتنی دوور و درێژیش لە ئێستایە لە یەکتر حاڵی نابین هەموو لای بەخوا سپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە